بەڕێزان مەسەلەی ترس و شەرم چییە؟ شەرم زۆر جار بریتیە لە خەیاڵێک لە دڵی خۆتە ئەچی لە چاوی خەڵکەوە تەماشای خۆتەکەیتەوە بە شێوازێکی سلبی. باڕوونیکەمەوە شەرم چییە؟ شەرم ئەوەیە ئەچی لە مێشکی خەڵکەوە لە چاوی خەڵکەوە تەماشای خۆتەکەیتەوە بە شێوەیەکی ئەرێنی. واتە تۆ پێویستە تەرکیزکەیتە سەر ئەوەی ئایا واقعەن خەڵک چۆن سەیری تۆ ئەکا، ئەمە نیوەی شەرمەکەت نامێنی. و ئایا تۆ لە چاوی خەڵکەوە چۆن سەیری خۆتەکەیتەوە، بڕۆ بەر ئاوێنە تەسویری خەڵک کە بۆ تۆ هەری وا هەیە ئەم تەسویرە بەوە ڕاستە بێتەوە. بۆ نمونە نەفەرێ لە مناڵیە گاڵتەی پێکردبی، لە گەورەیشە ئەم نەفەرە ئەکرێ باری دەرونی تێکەوەسێ. یعنی تەسەوور کە تۆ ئەگەر بەرپرسێکی گەورە بیت لە مناڵیە ڕەفیقێکە هەبووە دایمە گاڵتەی پێکردی توی شکاندووە، بڕۆ کە تۆ بەرپرسێکی گەورەی ئەو نەفەرە بێتە ژوورەوە باری دەرونی تێک، چونکە ئەچی لە خەیاڵەکانی ئەوەوە سەیری خۆتەکەیتەوە کۆمەڵشتی هەزەری بیرەکەوێتەوە کە ڕۆژێک گاڵتەی پێکردووی. ئیتر یەکسەر تۆ لەو نەزرە دائەڵەزیت. بۆیە بەڕێزان ئەمە نەخۆشی نەفسیە، تۆ بەدنیازبی بگەی بە بەرپرسیارەتی بۆی نەزرەی خەڵک بگۆڕی، دەوڵەمەند ببی بۆی نەزرەی خەڵک بگۆڕی، شەهادە بەدەست بێنی بۆی نەزرەی خەڵک بگۆڕی. ئەمانە غەڵەتە. ئەوە تۆ دوای شتێک ئەکەوی کە ئەوە پێداویستی واقعی تۆ نییە. هەمووی باشە، ئەکە و بەرز بێتەوە بەرپرسیارەتی وەرگری شتێکی باشە، هەوڵ بەی پارەی زۆرە دەستکەوێ شتێکی باشە، هەوڵ بەی ناوبانگ پەیاکەی ئەوە باشە، شەهادەش هەبێ زۆر باشە. بەڵام هۆکاری ئەوەی کە ئەتێ ئەمانە بەدەستبێنی چییە؟ ئەگەر هۆکاری بەدەستهێنانی ئەمانە بۆ ئەوەیە خەڵک بە جۆرێکی کە سەیرکە، ئێمە نەخۆشیە. کاتە بیلەوەکی تۆ سیارەیەکی زۆر پێشکەوتوت هەبێت، هۆکاری ئەوەی کە حەزەکی ئەم سیارە پێشکەوتوت هەبێت چییە؟ ئەگەر هۆکارەکە ئەوە بێ بۆی خەڵک بەکەم سەیرێنەکە، ئەمە نەخۆشیە. بەڵام ئەگەر ئیشێکی پێێتی مەشتێکی کێ مۆبایلەکەت ئەتەوێت زۆر مواسەفات بێ بۆی خەڵک بزانێت چ مۆبایلێکی بەدەستۆیە، ئەگەر ئەوە بێ ئەوە نەخۆشیە. واتە تۆ دنیان تەواو نیت، هەر خەمتە خەڵک بە کەم سەیرێکە، ئەتەوێ خەڵک بە مهم سەیرێکە، و تۆ ئەم هەوڵانەی بەڕێزان ئێستا زۆر کەس هەیە ئەری بەدەست هێناون لەبەر ئەم هاندەرە، شتی جوانی هەیە مەسەلەن شتی گرانبەهای کڕیوە لەبەر ئەم هاندەرە، شەهادەی بەرز ئێستا هیوای تا دکتۆران ڕۆشتووە، لەبەر ئەوە نەڕۆشتووە عاشقی عیلم و کتێب و فێربوونە، لەبەر ئەوە ڕۆشتووە بۆی خەڵک بە نوعێکی کەسی. ئازیزان ئەمەی کە ئەچی لە چاوی خەڵکەوە، ئەمە بابەتێکی سایکۆلۆژی زۆر قوڵە، بیری لێ بکەنەوە. هەمیشە لە چاوی ئەوانەوە سەیری خۆت کەرەوە تۆیان خۆشەوێ، حەزیان بە قسەکانتە، باوەڕبەخۆبوون و حەماسەتێ بۆ دروستە بێ. لە چاوی یەکێکەوە کە گاڵتەی بە قسەکانەیە خۆت ببینەرەوە قسە لێ تێگەچێت. من کە ئەچووم سیمینارێکمان کرد چیمە کرد؟ فێربوو بووم، ئەچووم 100 نەفەر دانیشت بوو، سەیرێکی خەڵکەکەمە کرد، ئەچووم لە چاوی نەفرێکەوە خەیاڵێکم دروستە کرد، ئەموت بەخوا ئێستا ئەڵێ ئەکانی زۆر جوان بوو، زانیاریەکان زۆر تازە بوو، ئەچووم لەوێوە سەیری خۆممە کردەوە، ئەمتوانی بابەتەکە پێشکەشکە. بەڵام ئەگەر بچوومایە لە چاوی کەسێکەوە سەیری خۆم کردایە، کەسەکە بیوتە ئەها یەک خەیاڵی وا بەسە یەکسەر زمانەتە تەڵەبکە وەسەکەی. ئەمە مۆزوعی شەرم، با ئێستا بچین بۆ مۆزوعی ترس، گشتی جیاوازە. مۆزوعی ترس ئەمە زۆر زەربە لە پەیوەندی ئازیزان. ترسێکمان هەیە، ترسی واقعیە. ئێستا تۆ ئەگەر لەو بازاڕە سەجە پەلاماریە بترسی، نیشانەوە نیە تۆ ترسنۆکی تو نەخۆشیەوە و ڕێی چارەسەری طەبیعیە. سەجە پەلاماریان ناتوێ قەپێک لێگرێت. شێرتێک لەو بازاڕە بە چەقۆیەک و پەلاماری بە وەڵا حەق خۆتە بترسیت. بەڵام تۆ لێک ئەفرێ بەرەو ڕوود ئەترسی، ئەمە یعنی تۆ فۆبیایەکە هەیە، فۆبیای تایبەت بە مێرو، ئەمە نەخۆشیە.
کە کولە بە درێژایی مێژووی مرۆڤ کولەی خواردووە، لە مرۆڤی نەخواردووە، وانە بە درێژایی مێژوو مرۆڤ کولەی کوشتووە، کولە مرۆڤی نەکوشتووە. بۆ لێترسی ئەم ترسە مەنتیقی نییە، واتە لۆژیکی نییە، کەواتە ئەم ترسە پێڵێن فۆبیا. دەچە وازەحە بەڕێزان، نزیکەی یان فۆبیامان هەیە، ئەران لیستەکە 270 بوو، ئێستا زۆر زیایی. فۆبیا لە شوێنی تاریک، فۆبیا لە شوێنی داخراو، فۆبیا لە شوێنی بەرز، فۆبیا بەرامبەر بە ئاو. ئێستا ئاو چ مەترسیەکی هەیە لە ئاوە ترسی. کارەبا چ مەترسیەکی هەیە؟ لە من لە دایک بوون کارەبا بەردەوام هەیە، هەر کاتێکیش بڕاوێ دوای هەر هاتووەتەوە، هەموو شتێکی کارەبایی هەر هەبوو لە ماڵەوە نیە، بۆ بێ لە کارەبا بترسم، ئادا ئەمە فۆبیایەکە بترسم. بۆ نمونە تەنانەت لە گیانەوەران، نمونە پشیلەیەکی ماڵیە، سەگێکی ماڵیە، تۆ ئەگەر بترسی ئەمە فۆبیایە. یەکێ لە فۆبیاکان چییە؟ فۆبیا بەرامبەر بە کۆمەڵ، ئەمە پێوترێت سوشل فۆبیا. واتە تۆ ئەتێ پەیوەندیەکانە باشکەی، یەکێک لەو شتانی واکە پەیوەندیەکانە باشکەی، توانای قسەکردن باشکەی، توانای دەربڕینەکانت باشکەی. ئۆکەی، ئەگەر تۆ فۆبیای کۆمەڵایەتیت هەبێ، نەوێری بچیتە سەر مەناسەکە، نەوێری لە مەجلیسەکە ڕێی خۆت بڵێ، نەوێری قسەکانت بکەی، ترسی، ئەمە فۆبیایە. باش، ئێستا زانیمان فۆبیای کۆمەڵایەتی ئەی چارەسەر چییە؟ ڕاستیەکەی چارەسەر چییە و وەرە با چارەسەریکەم دوو مۆزوعی جیاواز پێ دەڵێن چارەسەر چییە، پێچێ بتوانانی خۆشت یارمەتی خۆت بدەیت و زۆر باش. یەکێ لە شتەکان ئەوەیە تۆ لەو بوارە پێچێ کەم ئەزموون بی و ئاسایی وەری گران لە سەرەتاوەکە وایە تەنها 2-3 جار زۆرکەی لە خۆت زۆر باشە، یعنی 2-3 جار زۆرکە لە خۆت قەی ناکە، با قسە و لێ تێکچێ، بە ئارەخکەی، با قسە بۆنێ، پێشە نییە، خۆت زۆرکە لە خۆت. بەڕێزان، وا نەزانی خەڵکی ئازا ترس نییە لە دڵیان، خەڵکی ئازا ئامادەی ڕوبەڕووی ترس بێت. ئێڵێمەوە وا نەزانی خەڵکی ئازا ترس نییە لە دڵیان، خەڵکی ئازا ڕوبەڕووی ترس ئەبێت. ئەڵێ بەگژ مەرگا ئەچێت، بەگژ مەرگا ئەچێت، خۆ ئەترسێ لە مردن، پێ هەیە نەترسێ، طبیعیە، تەقەبکە لە خەڵگە ترسێ، بەڵام کە بەگژ مەرگا ڕووی یعنی هۆکارێک هەیە. یەکێ لە شتەکان ئەوەی لە دڵی خۆتان بە خۆت بڵێ شەرت بێ ببرم جەڵدە لێمە هەر ئەچمە سەرە و مەناسە، شەرت بێ بڕۆمە ئەویا ببورێمەوە هەر قسەکەم ئەەکەم. ئەمە بربەستێک ئەشکێنیت، خوای ئەکرد ماوەسای کردمە دەرە ئەرێ بڕۆمە بەردەم ئەو تەختە ڕەش، ئەبێ بچمە بەردەم ئەمە زۆرکە لە خۆت، ئەنجارێک زۆرکە لە خۆت، 2-3 جار 4 جار 5 جار، ئیتر کاتێک گەزانی ئاسایی دەبەنە. زۆربەی ئەوانەمان کە وتارێکمان ناوە محازەرەیەکمان هەبوو لە سەرەتاوە لۆ زۆر شەرمن بووبی. من خۆم یەکێ بووم لەوانی کە بە مناڵی زۆر شەرمن. ئەو ڕۆژەی کە چوم سیمینار پێشکەشکەم، ئەو ڕۆژە کە سوکارە نزیکەکەم باوەڕیان نەکرد بوو کە من توانیومە قسە بکەم بۆ خەڵک 100 نەفەرێک لێ بوو. بۆ لەم سەرەتایەوە ترساوم، قەلەق بووم، ئەمە یەکێکە لە چارەسەرەکان. چارەسەری تر ئەوەیە کە تۆ باری جەستەیی باشی. بەڕێزان، ئەگەر بۆ نمونە ئێستا من قسەکەم لەگەڵ تۆ، ئەگەر لە تەسویرەکە بۆم دەرکەوێ ئەم کراسەم دڕاوە، ئایا باوەڕ بەخۆبوونم چی لێت؟ تەرکیب بۆ نمونە تۆ ئەچیتە شوێنێک نەتزانیوە کە ڕاوی بوویت، شوێنێکی زۆر ڕاقی، سەیری خۆتەکەی، ئایا باری دەرونی چۆنە؟ یا ئازیزان، کاتێکە تۆ بتەوێ باش بیت، یەکێ لە شتەکان جەستەییە، شانە بەرە دواوە، تۆزێ پێشوەخت 2-3 هەناسەی قوڵ بە، هەمیشە کاتێک ئەچیت بۆ لای مدیرێک، کاتێک ئەچیتە سەر مەناسەیەک، کاتێک لە مەجلیسێک هاتەیە قسە بکەیت، 1-2 هەناسەی قوڵ بە، تۆزێ پنجوقیت بەرەوە ئینجا قسە بکەیت. چونکە ئەگەر وا بکەیت سەرێ داخەیت و ئەمانە، سەر داخستن ئیحساس دروستەکە،
ناتێ لە تووشی احساس بووی چکە احساسی یەکسەر شەرم و ترس بۆ تووسە ئەمە پێڵم فسیۆلۆژی واتە لایەنی جەستەی زۆر گرنگ ینی کە من ئەچووم بۆ سیمینارێک شان مەبردە دواوە و هەناسێک قوڵمەیە سێریش خەڵکەکەمە کرد سەرم زاتم نەبوو سەرم داگرم دەگە سەرم داگرم تووشی حاڵەتی شەرم و ئەوە من هەموو کەسێ وایە بۆیە ئێستا نا ئەو کاتانی کە مەسەلەن خەرمم کردو بۆیە هەوڵ بە سەرێ بەرز بێ شانە لە دواوە بێ